لە یاریەکانی خولی پلە دووەکانی تۆپی پێی کوردستان لە یاری چوونی قۆناغی کۆتایی یانەی ڕەواندوز لە نێو یاریگای خۆی میوانداری ڕانیەی کرد. هەر لە دەستپێکی یاریەکە هەردوولا بە گەرموگوڕی یاریان دەکرد و هەوڵی گۆڵکردنیان دەدا و هەردوو لاش چەندین دەرفەتی گۆڵکردنیان لەدەستدا. یانەی ڕانیە لە خولەکی 45 توانیان گۆڵی یەکەم لەلایەن یاریزان سامان بورهان تۆمار بکەن و نیوەی یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەمی یاریەکە شێوازی یاریکردن گۆڕانکاری بەسەردا هات و ڕەواندوز بەهێزتر دەرکەوتن و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. توانیان لە خولەکی 82 لەلایەن ئەحمەد کەوکەز گۆڵی یەکسان بوونەوە تۆمار بکەن. یاریەکی باشمان کرد بەس نەماتوانی یاریەکە لە سودی خۆمان بە کۆتا بێنین. ئەوەش گەڕایەوە بۆ ئەوەی لە شەوتی یەکەمە ئەختای فەردیمان کرد بۆ ئەوەی شەوتی یەکەم گۆڵێکمان لەسەر وێ بەس لە شەوتی دووەم بە تەواوی یاریگامان کۆنتڕۆل و گۆڵی بەرامبەرمان هێناوە بەس موفق نەبووین لە گۆڵی زیاتر. ئیشاڵە لە یاری داهاتوو بتوانین سێخاڵی یاریەکە بەدەست بێنین و بلیتێکی قۆناغی پلێکەکان دۆڕێن. ئێمە ئەوڕۆیانەی وەرشیڕانیە لە یەکەم یاریمان لە قۆناغی 16 خولیانە پلەدۆکانی کوردستاندا بووینە میوانی یانەی وەرشی ڕەواندز. ئەنجام یاریەکە یەک بە یەک کۆتایی پێهات وەلەو ئێمە لە گێمی یەکەمدا یارێکی باشمان پێشکەش کرد دەمانتوانی گۆڵی زیاتر تۆمار بکەین بەڵام شانس یاوەرمان نەبوو بەوەی کە ئەوان گۆڵچەکان لە گێمی یەکەمدا لە ئاستێکی بەرزدا بوو بەڵام بەداخەوە لە گێمی دووەمدا کە لە گێمی یەکەمدا گۆڵێکمان کرد لە گێمی دووەمدا گۆڵی یەک سامونمان لەسەر تۆمار کرا. دیارە ئەو ئەنجامەش تا ڕادەیەک لە مەساڵی ئێمە ئینشاءڵڵا بە حوکمی ئەوەی کەوان دەگەڕێن یاریگای ئێمە و لە بەردەم جەماوەری ئێمە و لە یاریگای ئێمەدا یاری گەڕانەوە دەکەن. ئێمە جگە لە برنەوە و بیرکردنەوە لاوەی کە یاریەکە لە ئەنجامی خۆمان بەکاربێنین بۆی سەرکەوین بۆ خولیانە پلەکانی کوردستان بی لە هیچ شتێکی تر ناکەینەوە. لە خولەکەکانی کۆتایی یاریەکە و دوای گۆڵکردنی یانەی ڕەواندوز بەهۆی پێکانی یاریزانێکەوە لە نێو یاریگا پێک هەڵپژان لە نێوان یاریزانانی ڕەواندوز و ڕانیە دروست بوو. ئەمەش سەری کێشا بۆ نێوهاندەرانی ئامادە بوو. شەڕ و ئاڵۆزی دروست بوو بەو هۆیەوە 16 هاندەر لە هەردوولا بریندار بوون. بەو هۆیەشەوە چەند خولەکێک یاریەکە لەلایەن ناوبژیوان ڕاگیرا و دواتر یاریەکە بە ئەنجامی یەکسان بوون کۆتایی هات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.